لەگەڵەوەی وا بڕیارە سبەی پەرلەمانی عێراق کۆ ببێتەوە بۆ دەنگدان یا هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراقەوەش پاش ئەو دەست پێشخەریەی پارتی دیموکراتی کوردستان و ڕێکەوتنیان لەگەڵ ئیدارەی دەوڵەت و بربژێرەکەی خۆشیان کشاندەوە بۆ ئەوەی کە بتوانن بە یەک بربژێرێکی تەوافقی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بچنە کۆبوونەوەکەی سبەی و لەمەشدا دەوڵەتی یاسا ئەم پێشوازێکی گەرمی لە دەست پێشخەریەکەی پارتی کرد و داواشی لە تەواوی چوارچەوەی هەماهەنگی کرد کە پشتگیری ئەم دەست پێشخەریە بکەن بەڵام ئەوەی سێرە لە پاشنیوەڕۆی ئەمڕۆدا یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی کە پێداگری لەسەرەوە کرد کە بەرهەم ساڵات تاکە کاندیدی ئەوانە کەواتە سبەی چی ڕوودەدا بەغدا زۆر ئاڵۆزە ئێستا کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام دەدرێت 220 ئەندام کۆ دەبنەوە پارتی کە بربژێرەکەی خۆی کشاندوێتەوە جارێک کە دەیباتەوە پەرلەمان یان نا ئەمانە هەمووی کۆمەڵێک پرسن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەسەر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز مەحمەد خەلیل ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە کاک مەحمەد شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 دۆخی بەغدا ئاڵۆزە بۆ خۆت باش شارەزای دەوڵەتی یاسا پێشوازی لە دەست پێشخەریەکەی پارتی دیموکراتی کوردستان کرد بۆ کە بربژێرەکەی بۆ پۆستی سەرۆک کۆمار کشاندوێتەوە بەڵام یەکێتی پێداگری لەسەر بربژێرەکەی خۆی دەکام ئێوارەیە ئایا ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان بربژێرەکەی خۆتان بە یەکجاری دەکشێنەوە یاخود نا؟ ئێوارە باش بۆ کوردستان 24 بۆ گۆدارێت خۆشتەوی ئینشاڵڵا دەمەکی خۆش بڕاستی پشتی وەزعی بەغدا و گرتنی سیاسەتێ و ئاڵۆزی سیاسی و ئاڵۆزی ئەمنی و ئیداری کە دوینێ شاندێک بەری دوینێ چوە هاتە هەولێرە پایتەخت با جەنابی سەرۆک بارزانی کە هەموو دەمادا کە جەنابی بارزانی ملاذێکی ئەمان بۆ سیاسەتە عراقی بۆ عملیە سیاسی عراقی وەکو کە بربژێرەکی تەوافقی مالی کوردی بێتە ناو بەرلەمان و کە ڕێزگرتن بێتە گرتن معدلی انتخابی وەکو کە مالی شیعی کاک مەحمەد ببوورە دەنگا و کاک مەحمەد بمبوورە یعنی ئێستا پارتی بربژێرەکەی خۆی کشاندەوە بەڵام ئێوارە هەڵوێستی یەکێتی گۆڕانی بەسەردا هاتووە ئێستا دکتۆر عەبدوڵەتیف ڕەشیدیان قبول نییە هەر دەڵێن بەرهەم ساڵحە لەم حاڵەتەدا پارتی بە بربژێرەکەی خۆیەوە دەچێتەوە پەرلەمان بڕاستی مەناوێ مەشهەدی 2018 بێتەوەکردن مەدوێ بەرهەم ساڵح نە بربژێری مالی کوردیە بربژێرێکی جەدەلیە نەلبەژەوەندی عراقیدا نەلبەژەوەندی مالی کوردیە خروقاتی دستورێنە خروقاتی سیادی هەینە مەراسیمی جمهوری بۆ لازمە ڕێزگرتن ئیتاری ئێستا البەرنامەیەکی دەلگەل گۆتەبێژی دەولەتی قانون من گوت هون ملزمن بەیاننامەکێ دەرێخن ڕەفزی بەرهەم ساڵح بکن کە بەرهەم ساڵح بربژێرێکی جەدەلیە نەی مالی کوردیە نەی تەوافقیە نەلبەژەوەندی عملی سیاسیدەیە وەکو کە پارتی و جەنابی بارزانی ڕێزگرتن العملی سیاسی کردی وعد و وعود ودانە بۆ جەنابی بارزانی کە مالی کوردی نەینە انشقاقکردن انشقاقی مالی کوردی نەلبەژەوەندی عراقیدا و نەلبەژەوەندی ئێکەتیدا مخابن ئیرۆکە بەیانەکەدا هەل ضغوطاتی نافخۆیە هەل ئەو نەڕێزگرتنەکە بۆ بەرامبەری خۆ هەل ئەو عملی ئەو لعبەکە سیاسیە ئەوان وەکو ئیطاری تەنسیقی ئێستامیش وەکو لیقاکمە هەبوو سەر کەنادی زاگرۆس من و ئەندامی ئیطاری تەنسیقی دەولەتی قانون کە گۆتەبێژی وان بۆ ما گوت گۆمە مەهلەدایە ئێکەتی هەتا ساعت 11 بەیانی هەکی بەرهەم ساڵح بربژێر بێ جەلسە نابێ و نسابت قانونی چێ نابن و ئەوەی وعدل جەنابی بارزانی ڕەداین و بۆ پارتی داین کە چاوە پارتی هەموو وعدی خۆف جیهانین بۆوان ئەوشی لازم ملزمن پارتیشی بربژێری
يخو هيا وام قبول ناكن اف بيليس ما وإرادتها حكي برهم صالح بربجيري كتي بوشي في صالة بيليس كاب خلقي عراقي بوشي خوين الخطرات هاتي بوشي استا ازهات ما كيبينيا لقاء تلفزيوني 24 جسري الجمهوري هاتا قرتن جسري السنك هاتا قرتن وسعي بغداد مطرسيايا اجبروي بيانا زور باشا كاد محمد كتين اجتماعي كردستان دا نهو ساني بيليس باشا بخلقي عراقي بيتكرن كاد محمد قابل قبول نينا برهام الفضائي وطني مرفوضة باشا الفرائض الكردي مرفوضة التقريري بالاسخارجي داي مرفوض زور باشا كاد محمد يعني دست پێشخەریەکەی پارتی ئەوە بوو کە ئەو چەقبەستویە بڕەوێتەوە با بربژێرێکی تەوافقی ڕازی بن بەڵام ئێستا ئەمە تێک چوو پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەمەیە ئەگەر بەڕاستە خۆش وەڵامە بدەیتەوە من سوپاست دەکەم چوارچەوەی هەماهەنگی دەوڵەتی یاسا کە پشتگیری ئەو پێشنیازەی پارتی کردووە ئەگەر سبەی سینارەی 2018 دووبارە بۆ بەردەنگیاندا بە بربژێرەکەی یەکێتی ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان بە تەواوی لە پەرلەمان لە پرۆسەی سیاسی لە عێراق دەکشێنەوە ڕاستی مەرجعی ئەم شەهنازیە مەرجع خۆی سیاسی بکەن جەنابی بارزانیا مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە چی بریاری بدن ئەمێ سەداسەد تەطبیقە بریاری قیادا خۆ بکەن قیاداما بریاردا ئەمە وەکو کەسوبەی ئەکە بەریڤەنەوە سەدر کشاوە کە یەکەم ڕقەمیەک یەکەم کوتلە یەکەم بوو المالی شیعیدا هەکە پارتیشی بێتە کشاندن عملی سیاسی يعني نظانم بمن العملية السياسية ما حقوق هينا ما في الدستوري هينا أما عملية سياسية خصوصا رابورتي جنين بلاسخارت كنشيريني بحث عملية سياسية كريا بحث توافقية كريا بحث جندلية كريا بحث تشكدارية كريا بحث تدويري قضية عراقية أكيد هكي بارتي بشدار نبي وضعي عملية سياسية روشكي خراب وتدوير قضية عراقية تكرا بلام عم داويل إطاري تنسيق نوكشي متقو وبرين ربع كي مقول هكي جرأته ووكو قوتي الراس إطاري تنسيقي التزامي بوعدي خودكن وتوافقي وأم بشكل شيء بيان نامك دريخن وكو دولتي ياسا بيان نامه دريخ استينا پیروزبایی الپنگاوی جنابی بارزانی کرد ترحیب مرشح کی توافقی کرد اطاری تنسیقی همو برانبری شاشي كنال تلفزيون خلق عراقي رفضا قاطعا بك ترشيحي برهم صالح مرشح كي جدليا مرشح كي ني توافقيا مرشح كي احترام احترام سيادة عراقي هناك سدد صاروخ الارض عراقي كفتنا يكروش بيانك ندى او نبر بجيري مالا كرديا او بر بجيركي ني مقبولة زور باشا كاك محما اگر اوي كتو داري شوارچوي هما هنجي ام برياري ندى باشا وريكوتنيان لقل بارتي ديمقراطي كردستان براي ايوه سبي 220 ئەندام لە پەرلەمان کۆ دەبێتەوە یاخود جارێکی کە مەسەلەی هەڵبژاردنی سەر کۆمار کەس نازانێت چی لێ دێ نەخێرەکە پارتی و لایەنگری لەگەڵ پارتی وعدی کە لەگەڵ پارتی داین 220 بەرلەمانتاری ناشنە بەرلەماندا و جەلسە جیبەجی نایە لەنەو هەڵبژاردنی سەرۆک کۆمار پێویستی تلتەی بە عدد أندام برلمان 220 سنة جارك دي مشهد سياسي برب وسعكي خراب سبب اوشي او وكو قوتي برهم صالح افان بينغافا تعويجي دا او حكومتي نهاي نشرعية بمينت ودا جندلية بردوام بي ودا خدمات نبين ودا جارك دي وضعي سياسة عراقي خرابه بس مخابن اطاري تنسيقي حتى كنجي نكاري برافانيا وعد وعود بلا موكو كما ديتي كيطاري تنسيقي بهنا ديتري قوتا من وعد من بيان نامك دريخن وتا ساعات يغزي صبي مهلت بو برهم صالح كبرهم صالح بيتك شاندن اما ايكتي في بينغابي دا دجي توافقية دجي رئيس قرتنا عراقية دجي عمليات سياسية دجي إدارة الدولة وكو هو بيماني إدارة الدولة زور باشا زور برز محمد خليل اندامي برلماني عراق لا فراكسيوني
پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش.